مكة لا سعودية كامران علي بڕێوەبەری حەج و عومرەی سلێمانیمان لەگەڵایە مامۆستا کامران ئەم کاتت باش ئەگەر بکرێت زانەری زیاترمان بیتێ لەسەرم ڕووداوە چۆن بووە ئەو پای کەوتووە بەشی کە کەوتووە چی بۆ کە کەوتووە چەند کەس پێوە بوون چەندیان کوردن کوردەکان دەیسایە تەندروستیان چۆنە؟ هەموو کاتێکتان باش بەڕێزەکان ئەوەی کە دوایین زانیاری بەنسبەتی ئەو دەرەنجامی و ڕووداوی ئەمڕۆ کە لە ئەنجامی بارانێکی زۆر لە حرەمی مەکە کە باری یەکێک لەو بورجانەی کەوا بۆ تەوسیعەی حرەمی مەکە بەکارهێنرێ بۆ ڕەنکردنەوە یەکێک لە بورجەکان کەوتە خوارەوە دیار بوو خەڵکێکی زۆر بەو ژمارەیە تەقریبان کە جەنابتان باسان کرد شەهید و بریندار هەیە ئەوەی کەوا گەیشتە بە ئێمە تا ئێستاکە کە دەقیق زانیاریەکە مەرگت سێ کورد بریندارن یەکیان خەڵکی دووە کە دوانیان خەڵکی سلێمانیە ئەوەی دووەی سێ کەس بریندارن سێ بریندارن بەڵێ بەڕێزەکەم ئێستا معلوماتێکی ئەوە مەرگت دوای ئەوەیەکی لەگەڵ جەنابتانە معلوماتێکی دەقیقترم وەرگرت و دیان بریندارەکان چیانن یەکیان خەڵکی دووەکە دوانیشیان خەڵکی سلێمانیە ئەوانەی خەڵکی سلێمانی زۆر بەسیتن هەر لای خۆمان تیمی پزیشکیمانەیە ئێستا لەژێر تەداوی و چارەسەردان بەڵام ئەوەی کە تۆزێ وا پێویستی کرد زیاتر براوەتە مستەشفایەک لە مستەشفاکانی سەعودیە. بەڵێ کامران عەلی بەڕێوەبەری حەج و عومرەی سلێمانی سوپاس.